بەڕێزان دوو دوای کرد بێم قسە و باس بکەمەوە لەسەر کەسی شاسوار من پێشتر ڕێی خۆمدا بەڵام دوو سەرنج بدەم یەکەم شت با لە شاسوارنەوەی نوێ کاکە یعنی یەک بە ئیرادە بجێنەوە چێ سەرۆکتان ژیرا ژیرا خۆ قابلە خەڵک تیرۆر دەکرێت لایەکی حزبەکەی تەفروتونا دەکرێت چێتی تووشی هەکاری بوو پەکەکە لە بدایەتی ئەوە بوو ئەگەر حزبن ئیرادەتان هەیە دەبی ئەلەو چرکە ساتە بە قووەت بن و خۆشتان خڕکەنەوە بەس یعنی من نامەوێت بارحاڵ ناسمە سەر ئەو هەندێک خاڵیت کە لە ئێستا لە ڕەوشەشی ئەوەدانە بەڵام دوو سەرنج بدەم بۆ شاسوارنەوەی نوێ باشە بۆ خەڵک لە 2020 دیتان لۆ زیندانیانی بادینان بەس مابوو یعنی کابینەی مەسرور خەریک بوو لەسەر ڕووخان بوو بە خۆتان باشەوێت بە هەزاران کار و چالاشی کرا لەو ئەوروپایی هێمن مامەند سێ مانگ 2000 ژیان لەو هەولێرەی هەتا دەرنەهات ڕانەوەستای بەنمونە ئەلی سیاسی کە گیرا یەک سێ چار ڕۆژ بوو شاشەی هەموو کۆم ئەوەکان خەڵک دیفاعی لێ دەکرد لەسەر کوشتنی ئەو سەرۆک جاشەکەی کە لە ماڵی ویژیرە دەیان کێسی هەوڵی تیرۆری ئێمە بەردەوا من بۆ خۆم سوپاسی خەڵکەکی زۆر دەکەم چەندین حزب بۆ ڕێکخرا و ئیدانەیان کرد بۆ مەکی کەمتر دەوێرن لەبەر ئەوی مەکی قسەت بەڤەترە کە ئەوش لاپەڕێش شەرمەزاری ڕۆشنبیر و حزبی سیاسی بەرحاڵ بێمە سەر خاڵشکە من کە کەناڵی هەشت کە خۆی بە خۆی دەری هەخۆی کەناڵەکەی استفزازیە هەشت چیانی وەرە تو شەرعیەت بدێ کەناڵی هەشت واتە هەشتی تەمموز تۆ بێ شەرعیەت بەو کۆدەتا بێ ڕەوشتەی بدەیت کۆدەتاکی بێ ڕەوش مەلا مستەفا لە ساروای نەکرد مؤتەمەرەشی کرد جەماعەتی ئەو باڵی مەکتب سیاسی دەکرد ئەوەی کرد ئەوە هاتیە کەناڵەشیان بە ناوی کردێت تێڤێش دێن ئەوجا بازە سەروەری یاسا دەکەن یان ئەوەتە کۆمەڵێک دادوەر دەینن کە خۆیان لەناو کۆمەلگا ناشیژن دەکەن بازە سەروەری یاسا دەکەن من بە هەندێ بە بیرهینانەوە یەکێتی بینم یەکێتی لە مێژووی خۆی نەک تیرۆری کردیە نەک لە شاخ کە علی ناوێک هەبوو وەڵی ناوەکەی مەسەلە بیچووە وتی دەیان کەسمان کوشتێ بە ناوی ئەوی پیاوی ڕژێم بوونە لە کاتێکدا خەڵکی جوان بوونە هەراتە ئەفغانستان نەترسی نەوشیروان مستەفا کە ئەو دەمی نەوشیروان ئەوە یەکێتی لە شاخ ئەوانە چەندین کۆمەڵ کوژیان کردی هەتا لەوەی قەرناقە کۆمەڵ کوژی براکەم لە شەڕە ناوە خۆیەکان دەیان کرد دەیان کەسیان تیرۆر کرد لە شار دەهاتنەوە لە شار خەڵکیان تیرۆر دەکرد چەندین کەسیان تیرۆر کرد بێمەوە سەر شاریان کاکە ئەو پاڵ ببورم ئەو پاڤڵ تاالبانیە کە ئێستا کە دێ باس لە سەروەری یاسا دەکا خودی تاالبانی دەری کرد لەسەر کوشتنی یەکێک لەو دوو هۆکار بوو دەریان کرد لە 1970 ساڵ لیان نەگەڕابێتەوە یەکێک لەوە نەسە عەبدوڵڵا قەسری و هاوڕێکانی بوو کە لیاندا 2005 یەکێتی خاوەنی کۆمەڵکۆژی پارتیکارە هەمحەلاق کە 11 کەسی کوشت ڕاستە نەوشیروان ئەوەی کۆمونیستی کارگەریەکان 5 کەسی کۆمونیستی کارگەریان نەگە سەرکەوتی کوبە و ئەو ئاسایشی تیرۆر کرد بەزانە هەموو مێژووی یەکێتیە ئامانز بابان بە خۆی و خێزان و منداڵەکەی ڕاستە براکانی لاهوری کردیان هەموو مێژووی یەکێتیە کۆمەڵ کوژین بە قوربان ئەوانە کۆمەڵ کوژین ژن منداڵ بەدەیان شتا کردیە ئەوە و 220 کەس کە 180 لە دەرەجە دەڤەری یەکێتی لە دیموکراتی کۆمەڵەتان لە ئیتلاعات کوشت چەندتان کرد خاستن خەسرۆگوڵ برا ڕۆ مەلەفتم پێیە ئەو هەموو خزمەتتان کردەوە خەسرۆگوڵ ئەوەتانە دەیان لەو تیرۆرستانەی ئەو عەلی بۆسکانیان تیرۆر کرد 93 کۆساری کورە گەنجەکی بزوتنەوەی ئیسلامی بوو کوشتیان بەدیری کوشتیان خاڵە عەجی پارتی وازەمەوان مامۆستا ئەمینی جوتیاران لە دوو خۆیان ڕاکێشە و کچۆ پێشمەگە لە دوو خۆ ڕاکێشە لە 97 لە ڕانیە هەمە هەلاقمان باس کرد بەکر عەلی 95 ساما سەروەت محەممەد ڕەشید پاسەوانەکەی تاالبانی کە شەوەک فیلۆسۆژ زانای قایم باشە لەیلا عەلی ئەرێ لۆ کوشتان پاڤڵ تاالبانی بەدا کرد برێ خالیدی خولە سوور مەحموود سەنگاوی تیرۆری کرد لە کوشتنی فەرهاد فەرەجی 99 ڕاستە مەلاکرێکار و نامۆ دەستیان تێدا هەبوو ئەمە راپۆرتە چشمان کرد بەس کە نامۆ ژیرا ئێستاش کەس نازانی کوشرە و دوو گەنجی ژەگەری بوو بە ناوی هونەر و یەکەشکە دوو برابوون ئەوانیشیان کوشت
لە تەک ئەوەی تیرۆری فەرهاد ئەزا عەقید ئەحمە ئەوەی کە نامۆ چوون نامۆی بگرن عەقید ئەمە حوسێن لە پشتەوە بە قەناس لێیاندا سۆران و عەبدوستار ڕاستە پارتی کوشتی بەس یەکێتی پارتی تەنسیقیان هەبوو ئەو دەمی یەکتر بکوژن کەس قسە نەکە بڕوا بکە ئەوە بەشێک بوو لە ڕێککەوتنی استراتیجی بڕیار حەسەن لە 2014 کۆمەڵ شەیدانی 2011 هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر کە دووسەیەکی پارتیوان کە هەموو یەکێتی بوو 2017 2020 پارتیەکی چەند کەسیان کوشت چەند کەس ماڵی سوتێندرا سەیارەی سوتێندرا جیرە کورەبرا ڕۆ بارزان ناوێک بوو لە ئەوزەم دەربەندی خان بوو هەر سوتاندیان ئیسلامی بوو هەمە حاصل لە کەرکووچێک کادرێکی پارتی پارچە کرد لە کەرکووچ کورەبرا ڕۆ ئەنگۆ ئاخر حزبن بێن قسە لەسەر سەروەری یاسا بکەن ئەگە سەروەری یاسا هەبی پارتی وێچێتی یاساخ بکرێ ئەبێ لە هەردوو بنەماڵەی بارزانی لە ژۆرێ بن یەکێ هەزاران ساڵ لە زیندانەکانە من شەرم لە خۆتان کەن دێن ئیستفزا زمان دەکەن باز سەروەری یاسا دەکەن